سەرۆکی ئێران حەسەن ڕۆحانی سوپاسگوزاری خۆی بۆ وەزیری دەرەوەی ئێران محەممەد جەواد زەریف دەربڕی. ڕۆژێک دوایەوەی زەریفی دەست لە کارکێشانەوەی خۆی ڕاگەیاند. ڕۆژی سێشەممە ڕۆحانی گوتی ئەو لەگەڵ دوو وەزیری دیکە جەنگاوەرێک بوون لە ڕیزەکانی پێشەوەی جەنگان لە دژی ئەمریکا. هەروەها گوتی من سوپاسگوزاری خۆم بۆ هەریەک لە جەواد زەریف و عەبدولناسر هیمەتی و بێژەن زەنگەنە دەردەبڕم کە لە ڕیزەکانی پێشەوەی سەربازەکان وەستاون. بانک مرکزی ئەمڕۆ سوپاسگوزاری خۆم ئاراستەی ڕابەرانی ڕیزەکانی پێشەوەی جەنگ لە دژی ئەمریکا دەکەم کە بریتین لە وەزارەتی دەرەوە و بانکی ناوەندی وەزارەتی نەوت. ئەوانە سێ وەزیرن لە ڕیزەکانی پێشەوە. ئێمە سوپاسی بەرگریکردن و تواناکانیان دەکەین. من سوپاسگوزاری خۆم ئاراستەی جەواد زەریفی و عەبدولناسر هیمەتی و بێژەن زەنگەنە دەکەم کە لە ڕیزەکانی پێشەوە وەستاون. هەروەها ڕۆحانی باسی لە سەردانە چاوەڕوان نەکراوەکەی سەرۆکی سووریا بەشار ئەسەد کرد ڕۆژی دووشەمە بۆ ئێران و ئەوەشی دووپات کردەوە کە بەشار ئەسەد سوپاسی وەزارەتی دەرەوەی بەتایبەتی کردووە سەبارەت بە هەوڵەکانیان بۆ یارمەتیدانی سووریا. دوێنێ کاتێک بەشار ئەسەد لە دیمەشقەوە گەیشتە تاران سەردانی ڕێبەری باڵاو منی کرد. ئەو گوتی کە مەبەستی سەردانەکەی تەنها بۆ سوپاسگوزاری میلەتی ئێران و حکومەتی ئێران و ڕێبەری باڵای ئێرانە و هەروەها سوپاسگوزاری بە تایبەت بۆ وەزارەتی دەرەوە دەربڕی سەبارەت بەو کارانەی ئێمە پێکەوە لە ناوچەکەدا دەیکەین. ئەوەی کە بە نادیاری دەمێنێتەوە ئەوەیە کە بۆچی زەریفی ئەوەی هەڵبژار کە پۆستەکەی جێبهێڵێت و کاریگەری چی دەبێت لەسەر ڕێکەوتنامەی ئەتۆمی کە ئێران پێیوەستە پێوەی. بۆ وا پێدەچێت بەر لە ڕاگەیاندنی دەست لە کارکێشانەوەکەی ئایەتوڵا عەلی خامنەی ئاگادار کردبێتەوە. خامنەی ئەوەی بڕیاری کۆتایی لەسەر هەموو بابەتێکی دەوڵەت دەدات کە پێشتر پشتگیری لە نێردراوی دیپلۆماتی ئەمریکی کرد بۆ دانوستان لە سەرچەکی ناوەکی.